مەترسیەکانی ئەو ماددە ڕەشە ترسناکەی لە چەندین شوێنی پارێزگای سلەیمانی بڵاو بۆتەوە لەلایەن چەند ڕێکخراوێکی ژینگەیی گەیاندرایە داواکاری گشتی چونکە لە ماوەی نزیکەی 20 ڕۆژی ڕابردوو ڕشتنی ئەو ماددەیە کە تا ئێستا هیچ کەسێک نازانێت چیە لە زیاتر لە 10 شوێن ڕژێندراوە. پەیامنێری 964 لە بەردەم داواکاری گشتی سلەیمانی هاوڵاتێکی ئاژەڵداری بینی، ئەویش چیرۆکی مرداربوونەوەی سێ سەرنجامێشی لەناو ئەو ماددە ڕەشە بۆ جێڕایەوە. هاوڵاتیەکە خەڵکی گوندی کانی گۆرانی نزیک مێرگەپانە و دەڵێت ئەو ماددەیەی گامێشەکانمی تێدا مرداربوونەوە بریتی بووە لە تێزاب و نەوتیڕەش. زیانەکانیشی بە 21 ملیۆن دینار خەملان جگە لە زیانی ئەو دەستکەوتە مادیەی کە ڕۆژانە لە شیر و ماستی گامێشەکان دەستی ئەکەوت. لای خۆشیەوە نەبیل موسا سەرۆکی ڕێکخراوی پارێزەرانی ئاوی عێراق و کوردستان بۆ 964 ئاشکرای کرد بڵاوبوونەوەی ئەو ماددەیە ماوەی 15 ساڵە بەردەوامە. ئەمەش تەنیا لە سلەیمانی نییە بەڵکو لە هەولێر و دوهۆچیش هەیە و پاشماوەی کارگە و پاڵاوگە نایاساییەکانن وتیشی پێشتر شارەوانی شوێنی بۆ فرێدانی ئەو ماددەیە دیاری کردهبوو، بەڵام بەهۆی پڕبوونەوەی شوێنەکان ئێستا ئەو تانکەرانە لەو شوێنانە دەیڕێژن. ئەمەش پێویستە لە ڕێگەی یاساوە چارەسەری بۆ بکرێت بۆ ئەوەی سەرچاوەکانی ئاومان بە پارێزراوی بمێننەوە.